لە یادی 500 ساڵی مۆنالیزادا. بەم دوایە لە مۆزەخانەی لۆڤەری فەڕەنسا یادی 500 ساڵی تابلۆی زەردەخەنەی مۆنالیزای کردەوە کە یەکێکە لە تابلۆ بەناوبانگەکانی نەیگارکێشی ئیتاڵی لیۆناردۆ داڤنشی. ئەو زەردەخەنەیەش بۆ ماوەیەکی زۆر جێگەی سەرسوڕمانی لێکۆڵیرەوان بوو. جگەلەوەش ئەو تێڕوانینەی کە تا ئێستا نازانرێ بۆ لای چەپە یا بۆ لای ڕاست. چاودێرانی مۆزەخانەکە دەڵێن بە لە ماوەیەک یەکێک لە هۆڵە گەورە هەرە گرنگەکانی مۆزەخانەکە کە بە بڕی 4 ملیۆن دۆلار نۆژەن کرابوو بۆ ئەو تابلۆ تەرخانکراوە و هۆڵەکەش ناونراوە لیزیتا. هەروەها دەڵێن لەوەتی لە ساڵی 1911ەوە ئەو تابلۆ لەو مۆزەخانەیە دانراوە. ئەمە یەکەمین جارە لە جێگایەکە خۆی لا ببرێ و لە کاتی گوێزانەوەکەشیدا وریایەکی زۆر بەخەرج دەدرێ بۆ ئەو کارە. یەکێ لە پسپۆڕەکانی مۆزەخانەکە لەو بارەوە وتی بەهۆی کۆنی چوارچێوەی تابلۆکەوە چوارچێوەکەی تووشی داخوڕان بووە و گەرد و تۆزیش کاریگەری هەیە لەسەر ڕەنگی تابلۆکە و ڕەنگی تابلۆکەی تۆختر کردووە. هەر بۆیە پارچە شوشەیەکی ڕوون لەسەر ڕووی تابلۆکە دانراوە بۆ ئەوەی لە تێکچوون بیپارێزێ، چونکە ئەوە کارێکی خراپ دەکاتە سەر تابلۆکە. پێویستە بۆ وترێت تابلۆی زەردەخەنەی مۆنالیزا کە یەکێکە لە گەورە شێوەکاری ئیتاڵی لە ساڵی 1503 بۆ 1506 دروست کراوە کە وەک باز دەکرێ نیگاری خاتوونێکە بە ناوی لیزا جیراردینی کە ژنی گەورە بازرگانێکی کوتاڵ بووە بە ناوی فرانسیسکۆ جیکۆندۆ کە گوایە دۆستی لیۆناردۆ داڤنشی بووە. بەڵام تا ئێستا ئەم قسەیە گومانی لەسەرە. ئەم تابلۆیە لیۆناردۆ داڤنشی لە سەردانێکی بۆ فەڕەنسا لەگەڵ خۆی بردی و دواتر لویسی پازدامی پادشای فەڕەنسا تابلۆکەی لێسەند و لە ساڵی 1911دا لەلایەن کەسێکی ئیتاڵی وەڕفێنرا بە مەبەستی گەڕاندنەوەی بۆ شوێنی ڕەسەنی خۆی کە ئیتاڵیایە. بەڵام دوای 2 ساڵ گەڕاندرایەوە بۆ شوێنەکەی خۆی لە مۆزەخانەی لۆڤەر.